سرەڕای نزیکبوونەوەی وادەی دیاریکراوی پرۆسەی ڕێفراندۆم کە بڕیارە لە 25 ئەیلولی ئەم ساڵدا ئەنجام بدرێت تاوەکو ئێستا ئامادەکاری بۆ ئەو پرسەیە وەک پێویست لە ناوچە دابڕێنراوەکانی کوردستان نەکراوە. سەرۆکی ئەنجومەنی قەزای خانەقین دەڵێت وەکو ئیدارەی قەزاکە نووسراویان ناڕاستەی سەرۆکایەتی هەرێم و ئەنجومەنی وەزیران کردووە لەبارەی زەمینەسازی و بەرچاوڕوونی و ئامادەکاری بۆ ڕێفراندۆم، بەڵام تاوەکو ئێستا هیچ وەڵامێک نەدراونەتەوە. ناوچە دابڕێنراوەکان بەو ناوچانەی باشووری کوردستان دەوترێت کە تا ئێستا بە فەرمی نەخراونەتە سەر ئیدارەی هەرێم، هەرچەندە لە دوای شەڕی داعشەوە کۆنتڕۆڵی زۆربەی ئەو ناوچانە لە دەست پێشمەرگەدایە. جگەلەوە لە دوای ڕوخاندنی ڕژێمی بەعز بەشێکی ئەو ناوچانە کەوتونەتە ژێر دەستی حکوومەتی هەرێم، بەڵام بەشی ئەوەندە خزمەتگوزاریان پێشکەش نەکراوە کە متمانەیان بە بەڵێنەکانی بێت. لە دوای چارەکە سەدەیەک لە حکومڕانی حکوومەتی هەرێم نەیتوانیوە متمانەی خۆی لای هاوڵاتیان بەدەست بێنێت، ئەمە شوای کردووە لە ئێستادا تووڕەیی و نیگەرانی هاوڵاتیان بێتە جۆش و بەبێ ئومێدیەوە بڕواننە هەر پرس و پرۆسەیەک کە حکوومەتی هەرێم هەنگاوی بۆ بنێت ئەگەرچی بە پرۆسەیەکی نەتەوەیی و نیشتیمانی دابنرێت. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.